بە مەبەستی ڕەواندنەوەی گومانەکان لەسەر ئۆتۆمبیلی چینی و بەتایبەت کارەبایی بۆ یەکەم جار نمایشێک لە شاری سلێمانی بەڕێوەچوو. ئاماژ لە نمایشەکە لێکتێگەیشتنی زیاترە لە گرفتەکانی ئۆتۆمبیلەکان و چارەسەرکردنیان. ڕێخەری چالاکیەکە دەڵێ بە هیچ شێوەیەک پارتی ئۆتۆمبیلی کارەبایی ترسی تەقینەوەی نییە. هەروەها نرخی پارتیەکانی بەگشتی لە نێوان 1200 بۆ 1500 دلار و تەمەنیشان لە 5 ساڵ کەمتر نابێت. سیارێک گرفتی هەیە تۆ ئەگەر بۆ نمونە کە باسی توێتاگەڵن توێتا سیارێکی بێگرفتە بەڵام هەبووە مۆدیلی 2024-26 بۆ مەکینەی داگیراوە بەکارهێنەرەکە ئەساسە زۆر کات لە بەکارهێنانی سیارەیە بەتایبەت لەم سیارە کارەبایانەشا واردەکە خەلەل ڕووباچکە زۆربەیان لە دووبەیەوەیان زۆربیان لە ڕێگەی وەکالەتەوە نایەن ینی هەر لە سین کڕا و تیجار ئێنێ خۆی بڵیت پاتری با بڵین ئەوەی کە خەڵک زۆر لێترسێ مۆزوعی پاتریان بیوایدیانە بەڵام بە هیچ شێوێک ناتەقی ینی هەر بنووسە هەر بڵیت پاتری تێست دنیا تێست لە بوێنێ کە کراویان پاتریە لە ناو ئاوا کون ئەکرێ زەختە ئەخرێتە سەری فشارەخرێت گەرمەکرێ ناتەقی بە هیچ شێوێک ترسی تەقینی نییە وەزایدە تەمەنیشی زۆر درێژ پاترێک لە ئێستایا پاتریکی 55 کیلومترەکان با بڵین سعری لە 12 وەرەقە بۆ 14 وەرەقەیە ئەم پاتریە تۆ بە خراپیش بەکاری بێنی 4 ساڵ 5 ساڵ هەر ڕۆ ئەگەر بە خراپی زۆر بە خراپی ئەگەر ڕەچاوی شێوازی بەکارە نارەکەی بگەی زۆر ئەڕوان یەکێک لە خاوەن پێشانگەکانی ئۆتۆمبیل کە لە هەولێرەوە بۆ بەشداری لە چالاکیەکە هات بۆ سلێمانی دەڵێ ماوەی 3 ساڵە کاری فرۆشتنی ئۆتۆمبیلی کارەبایی دەکەم یەک جاریش گوێم لێ نەبووە لە کوردستان ئۆتۆمبیلێک تەقی بێتەوە. بدايات نبوو ئێستا پارچەوە خۆرەیە سیارە سفر تەفنیش دەکەن لە بۆ خەرجی ئێستا لە هەولێر و سلێمانیش شتیوانە پاتری بیوادی 12 وەرەقە تا 15 وەرەقەی کامل گەورەکەی بنی نەک ئیدکە گەورەکە بە 12 تا 15 وەرەقەیە ئەو هەموو قسەی نەزانانە بە دەردی گوتی. سەرەتا گرفتی پارچەی ئەم ئۆتۆمبیلانە زۆر بوو بەڵام لە ئێستادا بەشێک لە ئۆتۆمبیلەکان سکراب یاخود پارچەی نوێ لە دەرەوەی وڵات بۆ هاوردە کراوە بەڵام گرانی نرخی پارچەکان دوودڵیەکی لای کڕیارانی ئەم ئۆتۆمبیلە دروست کردووە. وڵی سیارێک عنی با بڵین لە مستەوەی خۆیان بۆ پارەی سیارێک لەوە خۆشتر بێ اینجا خەڵکیشەڵێ با بڵین عشای گرانە و بتێونە تێ سیارەکە تازا دۆدە بازارڕەوە هەتا پارچی دەسەگەوێت تۆزێکی پێچێ کاتیەوێ ئیتر وەکو سیارەکان ئیتر وڵی سپاس بخوا من چەندێکە پێمە زۆری لێ ڕازی میچ عتەڵێکی نیە و سیارەکەشی زۆر معقولە بۆ فەقیر ینی بانزین هەر وڵی نازان بڵێم چی ئەوە بانزینکە مەخوا زەرام نازانێت چۆن وەسیلکە سیارێکی زۆر باش و زۆر ڕێک و پێگە. لەگەڵ هاتنەناوەی ئۆتۆمبیلی چینی بۆ بازاڕەکانی جیهان ڕاستەوخۆ نرخی ئۆتۆمبیلی یابانی و ئەڵمانی و ئەمریکی دابەزین بەهۆی ئەم دابەزینەوە تەواوی هاوڵاتیان و شۆفێرانی بەسەر دوو بەرەدا دابش کردووە بەرەیەک پشتیوان و بەرەی بەرامبەریش دژایەتی دەکەن. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پێ سلێمانی.